بەلای داناڵد ترامپ پێشنگ لە پارتی کۆماری هێرشەکانی پاریزوای کردووە هەڵمەتی سەرۆکایەتی تیشک بخاتە سەر پارێزگاری وڵات. من پێشەڕەویم کردووە و کەسانی تر پاشەکشیان کردووە، هۆی ئەمەش ئەوەیە خەڵک من وەک باشترین پارێزەر چاو لێ دەکەن، منیش بە هەموو تواناوە بۆ پارێزگاری ئێوە خەبات دەکەم. مارکۆ ڕۆبیۆ لە پارتی کۆماری لە شەڕی دژی داعش بەڵێنی بەهێزتر دەدات. یان ئەوانیان ئێمە سەر دەکەوین، ئەوە جدیبوونی ئەو هەڕەشەیە، هەتا کاتێکی درێژتر بگرێت کە لە ئەو ڕاستیە تێبگەین، شکستدان و پێشگرتنیان سەختتر دەبێت. خانمی هیلاری کلنتون دەڵێت کاتی ئەوەیە ڕێبازی تونتر بگرنە بەر. ئامانجی ئێمە پشتگیریکردن و خستنەژێری کۆنتترۆلی داعش نییە، بەڵکو شکستدان و لەناوبردننی داعشە. سەبارەت بە ئەو ڕاستیە کە سەرکەوتوو بین دەبێت دروستکار بین. هێرشەکانی هەوایی دەبێت لەگەڵ هێزەکانی گۆڕەپان هاوکات بن بۆ ئەوەی هەرێمی زیاتر لە دەست داعش بستینینەوە. هەڵمەتی نوێ کە تیشک دەخاتە سەر تیرۆریزم و ئاسایشی نیشتیمانی دەتوانێت یارمەتی بە کۆمارەکان بکات، وەک ستوارت ڕاتینبێرگ دەڵێت. دەزانن کە لە ڕووی نەریتیە و سەبارەت بە ڕێبازی دەرەوە کۆماریەکان پارتێکی بەهێز و بەرگری کار بوون، بۆیە هەر کاتێک مەسلەی زیانگەیشتن بە ئەمریکا بێت ئەوە یارمەتی بە کۆماریەکان دەکات بێنەکایەوە. داناڵد ترامپ هەروە پێشەنگی کۆماریەکانە وێ دەچێت جێگای نیگەرانی دەنگدەران بێت. ئەو پێشینەیەکی ئاسایشی نیشتیمانی نییە و هەندێک قسان دەکات کە جێگای بێزارین، بەڵام ئەو ئێستاش بووتە جێگای نیگەرانی زیاتر سەبارەت بە کوچبەری و بە تایبەتی سەبارەت بە مەسەلەی ئاسایش و تێرۆریزم. ئەو تیشک خستنە نوێیەی سەر ئاسایش ڕەنگ بێت بەردەوام بێت یان نەبێت. داخۆنی گەرانیە بەرجەستە بۆ لە ماوەی هەڵبژاردنەکانی 2016دا درێژەی دەبێت یان نا مەسلەیەکی ترە، بەڵام بێگومان و توێژی سیاسی سەر لە نوێدا دەڕێژێتەوە و ئێستا وا پێدەچێت کارتێکردنی لەسەر ڕەوتی کاندیدی سەرۆکایەتی هەبێت. تر سەبارەت بە تیرۆریزم لە کاتێکی ئاستەم لە هەڵمەتەکەدا دێت کە دەنگدەران دەیانەوێت لەیەکی مانگی 2 ساڵی نوێ لە ئایالەتی ئایۆوا بربژارەکانی پارتی هەڵبژێرن. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.